من ژنێکم تەمەنم 32 ساڵە، 4 منداڵم هەیە، 3 کچ و کوڕێک. من ژیانێکی ئاسایی ئەژیم. ئەوەی کەوا ئەکاکە ناخۆشی و نائارامی لە خێزانەکەی منە دروست بکات تەداخل و ئەو تەداخلانەی کە ماڵە خەزورانم زۆر بە دەرەجەی یەک بەڕاستی من کەسێکم یعنی زۆر خزمەتیان ئەەکەم، زۆر حەزم بە تێکەڵبوونە لەگەڵ کەسەکانی دەور و بەرما لەگەڵ خزمەکانمە بە تایبەتی لەگەڵ ماڵی خەزورمە، یعنی بەردەوام بانگیان ئەەکەم، داوەتیان ئەەکەم، خزمەتیان ئەەکەم. بەڵام لە پاداشتی هەموو ئەوانە کاتێککە ئەڕۆنەوانێ وەکو بۆم بێت بخەنە ناو خێزانەکەمەوە ناو ماڵەکەم و ئەڕۆن و بە ئاژاوە بەجێ ئەهێڵن، یعنی مامۆساتری فەجار نەبووە نێنە ناو ئەو ماڵی منە و کێشە و ئاژاوە دروست نەکەن و نەڕۆنەوە. نزیکن لێتانەوە لە بێک و نزیکن بێکەوە ژینیا دوورن بێکەوە ناژین، بەڵام زۆر دووریش نین. ئێمە پەیوەندێکی کۆمەڵایەتی ینی تونند و تۆڵمان هەیە. من قەرەباڵەخن ماڵی خەزورت؟ بەڵێ زۆر قەرەباڵەخن و زۆر تەداخلی ژیانم ئەکەن و ینی زۆر جار ئەو نەهانی مێردەکەمیان ناوە گەیشتۆتە ڕادەی لێیان لێ یاوم عەزێتی یاوم بە هەفتە ینی قسەی لەگەڵ نەکردوم واهانیان ناوەوە نێوانیانیان تێکگاوین، یعنی گەیشتۆتە حاڵەتی ئەوەی کە ئەوەنە قسەی ناخۆشیان پێوتوم ئەمنە هاتوون تەداخلی ئەم شتە بۆ وایە ئەم چێشتە بۆ ئاوا لێ ئەنی ئەمە ماڵک ئەم مناڵانە بۆ ئاوا پەروەردەیان ئەەکەی بۆ ئاوا بە خێویان ئەەکەی ئەمە ئەم کوڕ ئەم شتە بۆ کوڕیانی هەست ئەەکەن دائیمەن کوڕەکان چۆن ئەڵی نەقسی هەیە دائیمەن من درێخیم کردووە لێ یعنی وەکو پێویست خزمەتیان ناکەم. هانی مێردەکەم ئەیان حتا یعنی هاتوونەتە ژێر ئەوەی کە ینی ئەوە لە مێشکیان وتووە ئەبێ ژنی دووەم بێنیت ئەمە بە کەڵک نە. مێردەکەت خۆی چۆنە مێردەکەت چێڵە؟ وەڵاهی لێت ناشارمەوە کە ئەویش کاریگەری هەیە، ینی پیا و جارێ دوان سیان سەری سێم جار ئەگەر هەر زۆر لەسەر ژنەکەی بکاتەڵە تۆ پیاو نیت، ینی تۆ بە جۆرێک لە جۆرەکان ئەو قسە باوانەی کە لە ناو کۆمەڵگەی ئێمە ماڵی خەسووت بڵین خەسووت و دشەکانە دوایە؟ بەڵێ بەڕاستەوخۆ لە بەرچاوی خۆتا قسە ئەەکەن یا دواتر کە ئەڕۆنەوە قسە ئەەکەن؟ ئایا ڕاستەخۆ لەگەڵ خۆتا قساکەن تا پیاوەکە جواب باتەوە مێردەکەت یان شتێ بڵێ؟ بەڵێ زۆر جار بەڕاستەخۆ قسەیان کردووە، بەڵام وەکو نمایشێک لە بەرچاو مێردەکەمە ئەڵەن کە مەسەلەن نوستێتی لێم تووڕە بێوتیانن ینی هێواشیان کردوەوە بە حساب قسەشیان کردو دوای کە مێردەکە دوستێت تووڕە ینی چۆن ئەڵی فیتنەکەیان ناوەتەوە ینی کێشەکەیان دروست کردو لە ناو ماڵەکەمە ئەنجا دوای ئەوە وتیانە دقەی ناکەوازی لێ بێنە ها بە جۆرێک هینیان کردوێتەوە، ینی ئێمە ئەمانە دەورێکی ئاشتی بگەڕین لە بینتانە. باش ینی مێردەکەت بە قسەی ئەوانە کات ینی ئاوای سەر تووڕە بێ و قسە بکا و شتکا بەرامبەرت؟ زۆر جار بن خۆم شتەکانی بۆ ڕوونەکەمەوە ئەڵم بە قوربان ئەم شتە ئاوانیە بەخوا من ئەمەم بەم شێوەیە نەکردو بەم نیەتە ئەمەم نەوتووە. بەڵام جاری واش هەیە یعنی ئەمنە پڕی ئەکەن کە لەوێوەیەتەوە بۆ ماڵەوە هیچ گوێ بۆ من ناگرێت یەکسەرە تەقێتەوە پیامە یەکسەر لە مناڵم ئەیات ینی ئێسەوای لێ هاتۆ مناڵەکانیش هەستیان بەوە کردووە. بەڕاستی زۆر جار لەسەر و هەموو ئەو ناخۆشیانەشەوە مامۆساتری فەوت و مەقەی ناکە هەر لێیان خۆش بووم هەر لێم چۆن ئەڵی لێ بوردە بووم بەرامبەریان هەر بانم کردوونەتەوە بۆ ناو ماڵەکەی خۆم داوەتم کردوونەتەوە توم بشکۆم یعنی من ئەمنە چاکەم بەرامبەریان ئەوانیش ئیتر یعنی شعور بیان گرێت یعنی تۆزێ ئەوانیش بێنەوە بەخۆیانە ئیتر ئەمنە تەداخلی ژیانی من نەکەن. بەڵام هەر ئەو شتە دووبارە ئەبێتەوانێ ینی تۆ خۆت بینت چۆنە لەگەڵ هاوسەرتە؟ جارە باوەز لە ماڵی خەسووت بێنی خۆت لەگەڵ هاوسەرتا بینتان چۆنە؟ ئێمە کێشەمان نییە سپاس ئەنی کەسێکی باشە بۆت کەسێکی تێگەیشتووە لەگەڵتان؟ بەس ماڵی باوکی وازی لێ بێنن ئەیبینیە باشە، بەڵام کێشەکە ئەوەیە ئەمیش لە قسەی ئەوان دەرناچێ بە هیچ شێوەیەک.